بەرنامەی ئەم جارەم تەنها لە بوارێکی دیاریکراودا نیە بەڵکو سیاسیە کۆمەڵایەتیە مێژوویە. میوانەکەشم زۆر بەڕێز کاک بەرزانی حاجی برایمی چەرمەکە. بەڕاستی و شەڕەبانانە من دەستیان ناچێت دیارە من مێژوێکی دوور و درێژمان لەگەڵ وا لە خۆش بوومام جێراوە. ئەگەر تۆ تەماشای ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستان بکەیت لە یەک ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستانە نییە باسی دەوری حاجی برایم. فرانزەیری پیاوێکی خوێنەوار بوو و پیاوێکی گەنج بوو، شاعیر بوو، نووسەر بوو، ڕۆژنامەنووس بوو. ببوورە نەمەویستکە دڵت پڕکەم. بینەرانی کۆباس سڵاوتان لێ بێت و هەمیشە هەر باش بن. خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی تایبەتە بە خزمەتی ئێوەی ئازیز دەگەمەوە. بەرنامەی ئەم جارەم تەنها لە بوارێکی دیاریکراودا نیە بەڵکو سیاسیە کۆمەڵایەتیە مێژوویە. میوانەکەشم زۆر بەڕێز کاک بەرزانی حاجی برایمی چەرمەکە. کاک بەرزانیان سڵاو لێ بێت. سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێن لەچاو. چۆن ئاماژە بە ناوەکەت کەم پێشمەرگە ڕۆژنامەنووس نووسەر خۆت بۆم پێناسەکە. هەر کامێکیان بێ ئاساییەوە شەدینە. زۆر باشە. کاک بەرزان پێشەم شتێ سوپاس بە قوبوڵکردنی ئەم بەرنامەیە. بۆ ئامانجت ئەو بوو لە ڕێگەی کۆباسەوە پەیامی خۆت بگەیەنی. پێم خۆشە سەرنجی تۆ بە کۆباس چییە لە ئێستادا؟ زۆر بەخێر بێن سەر و سەر چاو. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاسانەکەم کە دەرفەتاندا لە ڕێگەی کۆباسەوە چەند باس و خواسێ بکەین هەم لەسەر مێژوو هەم لەسەر کۆمەڵایەتی و هەم لەسەر ئەم بار و دروست و دروفەی ئێستا بەسەر کوردستانە هاتووە. کۆباس دەوری جوانی هەیە لە ڕووداوەکانە بۆیە منیش پێم خۆش بوو داواکەی ئەوم ڕەت نەکردەوە پێم خۆش بوو لەگەڵەوە چاو پێکەن. زۆر سپاس. کاک بەرزان پێم بڵێ لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی تا ڕادێکی زۆر ناهەمواری ئیقلیمی نێودەوڵەتیات هەیە. بەڕنەوژەوەیە کە لە بەشێکی زۆری خوشکوبراکانان لە ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی ئەو داگیرکاری و ئەو هێرش و هەڕەشانە بووەتەوە. وەکو کەسایەتێکی خەباتگێڕ و شۆڕژگێڕ پێت باشە لە ئێستادا چی بکرێت بۆ ڕۆژاوای کوردستان و هەڵوێستیەوە چییە بەو پێیکە مێژوویەکی دوور و درێژتانی خۆتان و بنەماڵەکەتان لە بواری کۆمەڵایەتی و خزمەتکردنی خەڵکە؟ لە ڕاستیە ئەم بارودۆخی ئێستا بەسەر ڕۆژاوا هاتووە بەڕاستی کارەسات. ئێمەی کورد لە دێر زەمانەوە قەدرمان لێکری و لە دێر زەمانەوە خەوڵە درێ ئەو ئازادیەمان لێداگیر کرد. ئەو شۆرشانەی پێشوەختەشکە کراوە دایم داگیرکەران هەوریان داوە شۆرشەکانمان ناوبەر. ئەمە ئێستاش لە ڕۆژاواکرێ بەڕاستی جێگەی فەخر و شانازیە بۆ هەمومان. من بۆ خۆم لەو ساتە وەختەی کە ئەو حاڵەتە ڕوویداوە لە ڕۆژاوا متابعاکەم زۆر دڵگرانم. یعنی هەستەکەم ئەمە بۆ لە ناوبردنی میلەتی کوردە، کەوتنی ڕۆژاوا کەوتنی هەموو میلەتی کوردە. ئەوەی ئێساش لای خۆمان و لە شوێنەکانی ترەکرێ بەڕاستی پێم کارێکی زۆر باشە و هەرچی بکرێت هەرچیمان پێ ئەکرێت بتوانین پشتیوانی لە کەسەکانی خۆمان بکەین لە ڕۆژاوا، جا بە هاوکاری بێ، ئەگەر بە قسەیەک بێ، بە هەر توانامانێک بۆ بێ بیکەین. ئەمە جێی فەخر و شانازیە بۆ ئێمە. چونکە ئەبینین ئێمە ئێستا ئەو غەدرەی کە لەوێ ئەکرێ بەڕاستی من زۆر لەو ڕۆژەوە دەیان جار من پرمێسکەوە چاوەکانمە هاتووە دەخوارد. بینی بەڕاستی مناڵی دژەقەوێتەوە. هەستەکەم زۆر دڵت پڕە. هۆکاری ئێمە بۆ چیە گەڕێتەوە؟ ئەو نەهامەتیەت بیر دەکەوێتەوە کە ئێمە سەردەمانێک چەشتومانە بەدەست ڕژێمە داگیرکەرەکانەوە. ئێمە هەر لەوتی دروست بووین بەڕاستی ببوورە نەمەویستکە دڵت پڕکەم. بەڵام ئەمیکە لە ناخی توایە لە نێو دڵی هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستانە لە ئێستادا
چیت هەیە بۆ لایەنەکان بۆ ئەوەی کە لەم ڕۆژەدا جیاوازەکان وەلانێن و بە یەک دەست و بە یەک گیان خزمەتی ڕۆژاوا و پارچەکانی دیکەی کوردستان بکەن. زانی ئێمە پێویستە کە ئێستا مەسایلی حیزبایەتی وەلا بنین بەڕاستی من چه حیزبێکم جەنابەت چه حیزبێکی چ لایەنێکی ئەمە مۆزوعێکی ترە بەڵام ئێستا مۆزوعی ڕۆژاوا مۆزوعێکی بۆ هەموو کوردە قڕکردنی میلەتی کوردە بۆیە پێویستەکە ئێمە هەمومان ئەو ناکۆچیانەی خۆمان هەیە وەلای بنین و یەک دەنگ بین و یەک هەڵوێز بین بۆ ئەوەی کە میلەتەکەمان بەرەو جارێکتر بەرەو نەهامەتی نەڕۆ چونکە ئێمە وەکو کوردستانی عێراق ئەم وڵاتی خۆمان چەند جارێ بەرەو هێرش و پەلامارە کەوت ئێمە ساڵی 91مان بیرە بەڕاستی 91 چ کارەساتێکمان بەسەر لەوە 91 باشتر بوو لە چاو ئەوەی ئێستا کە لە ڕۆژاوا کرد ئێستا سەیرەکەی خەڵک ئاو نییە بیخواتەوە نان نییە بیخوا منان ڕاهوەتەوە یعنی قراری ئیبادەکردنی میلەتی کوردیاندا بەداخەوە لەبەرەوە پێویستەکە ئێمە هەمومان بە هەموو چین و توێژەکانەوە بە ڕۆشنبیرەوە بە مامۆستای ئاینیەوە بە خەڵکی عەشایرەوە بە هەموو چین و توێژەکان ئێمە پاڵ پشتی و پشتیوانی لە ڕۆژاوا بکەین بەڕاستی و شەڕەبانانە من دەستیان ماچەکەم پیاوی قارەمانن و ئەبینم بڕیاری ئەویان داوە تا دوا گیانی خۆیان ببەخشن دواس ئەوەی کە خوێن بڕێژن کە وڵاتەکان داگیر نەکرێت ئەوە پێشم وایە ئەوە قەرارێکی نیهاییانە و ئەبێ ئەو قەرارەش بدرێت. بەڵێ کاک بەرزان لێرەوە کە هاتم بۆ ژوورەکەی تۆ وێنەیەک سەرنجی ڕاکێشام وێنەی خوا لێ خۆش بوو حاجی برایمی چەرمەگا و سەرۆک مام جەلال مێژووی ئەم وێنەیەم بۆ باسکە و ئەمە لە چ ڕێکەوتێک و چ ڕووداوێک ڕووی داوە دەربارەی ئەوە وردەکارێکیمان بۆ باسکە. ئەو وێنەیە ساڵی 63 دیارە ئێمە مێژوێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ خوا لێ خۆش بوو مام جەلالە لە 60ەکانەوە لەسەر هەڵدانی شۆڕشەوە ئێمە دۆستایەتیمان هەبوو باوکم دۆستایەتی و هاوڕێتی و لەگەڵ مام جەلال هەبووە و شان بە شانی ئەوان هەموو میلەتەکەمان و هەم ئێمەش ئەوەی کە کرابێ درێخیمان نەکردو باوکمێکێ بۆ لەوانی کە بەشداری لە شۆڕشی ئەیلول کردووە لە دەربەنی بازیان و لە ئەوانە بەشداری یەکەم شەڕی هەڵگیرشانی شۆڕشی ئەیلول کە لە دەربەنی بازیان و شوێنەکانی کراوە باوکمێکێ بۆ لەوانەی کە ڕۆڵی گەورە و بە چاوی بینی بلەوە زۆر ئەو وێنەیەش کە باسیەکەی ئەوە کاڵم ساڵی 63 باوکم تووشی نەخۆشیەک بووە بەنهێنی بردوانەتە بەغا ئەو سەردەما حزب بەنهێنی نردبێتێ بەغا بۆ عیلاج دوای هەم بەنهێنی گەڕاوەتەوە هاتووە مام جەلال بەو سەردانی هاتووە سەری لێداوە کە نەخۆش بووە شەو لای ماوەتەوە لەو سەردەمە لە لای خۆمان دیارە ئەو وێنەیە لەوێ گیراوە ئەو وێنەیە بەداخەوە وێنەیەکی تریشی لەگەڵا بوو بەس وێنەکەی ترمان دەست نەکە و ئافرەتێکی ئیتالیە لەگەڵ یانە ئەویش لێ ماوەتەوە لەگەڵ یانە ئەو وێنەمان دەست نەکە بەڵام بەسەر وێنەمان کاک بەرزان مام حاجی برایمی چەرمەگا خوا لێ خۆش بێ ئەوەی کە من بیستومە لەسەری و زانیاریم لەسەری کۆ کردوتەوە تەنها بڵین پەیوەندیەکانی لە چوارچێوەی هەرێمی کوردستان و عێراقدا نەبووە بەڵکو سەردانی سەرۆک کۆماری وڵاتە جیاوازەکانیشی کردووە پێم وابێت سەردانی سەرۆک کۆماری میسر و ئەم وڵاتانیشی کردووە و کاری ئەمە چییە کە سەرۆک عەشیرەتێکی هەرێمی کوردستان لەو کاتەیە ئەبێتە جێی ئومێدی زۆرێک لە هاوڵاتیانی ئەو چوارچێوەی وڵاتەکەی خۆی و تەنانەت پەیوەندی دیبلۆماسیەکانی پەل ئەهاوێ بۆ وڵاتانی دیکەش. حاجی برایم پێم وتی کە دەورێکی ئەساسی هەبووە لە شۆڕشی ئەیلول دوایی بە هۆکارێک کۆمەڵە ناکۆچی دروست بوو ناکۆچیەکان وای کرد کە لەسەر باڵی مەکتەبی سیاسی و باڵی پارتی ئەوە تێکچوون و گەڕانەوەی ئەو باڵە بۆ ئێرە و حەسانەوەی ئەوان لە شوێنەکانە ئەوە بوو زیاتر کە بڵێن باوکم پاشەکشەی کرد بەڕاستی لەوەی کە لە کوردستان هەبوو
و باوکم علااقاتێکی باشی لەگەڵ هەموو عەشایرەکانی دەور و پشتی خۆمان هەبووە لە عێراقا بەگشتی و ئەوەی سەردانی میسریش هەم باوکم و هەم کۆمەڵی عەشایری تریش بە نوێنەرایەتی کورد سەردانی جەمال عەبدولناسریان کردووە لەوێ لەسەر دۆزی کورد قسەیان کردووە لەوێ و وێنە و دۆکۆمەنتەکانی شەیەکە لەوێ وێنەکانیان گرتووە و لەوێ شەید عوسمان عوزەیریش کە برازای بووە وەکوم تەرجم لەگەڵی بوو لێ. زۆر باشە کاک بەرزان من دەمەوێت سیناریۆک بهێنی لەبەر چاوی خۆت گریمان لەم دەرگایەوە خوا لێ خۆش بوو حاجی برایمی چەرمەگا دێتە ژوورەوە بەڕستەیەک هەستی خۆتم بۆ پێناسە بکە چی پێڵیت؟ وڵی ئینسان ناتوانێت ینی ناتوانم بڵم چه هەستێکم هەیە هەستەکە ئەوەندە گەورەیە ئەوە شتێکی خەیاڵیە کە تۆ باسیەکەی بەڵام ئەتوانم بڵێم کە یەتە ژوورەوە باوشی پیاکەم دەستەکانی ماچ بکەم بۆ ئەوەی کە سوپاسی بکەم کە توانیوێتی میلەتەکەی خۆی بەجێنێ لێ و پشتیوانی لە میلەتەکەی خۆی بکە و پشتیوانی لە خەڵکی لێ قەوما و ئەو کەسانەی کە لیان قەوما و دەربەدەر بوون کە ئەو توانیوێتی ئەو ڕۆحەتێکیا بۆ پشتیوانی لە هەموو خەڵکێکی لێ قەوما و دەربەدەر بکە و پیاوێک بووە کە بەڕاستی ئێستا ئێمە جێشانازی بووە بۆ ئێمە توانم بڵێم باوکە گیان ئێمە بەڕاستی ناتوانین قەرزی تۆ بینەوە ئەوەی تۆ کردت قەت بە ئێمە ناتوانین بە ئێمە ناکری. زۆر باشە پێم خۆش ئاراستی پرسیارەکان بەرە و دۆخی خەڵک بەرین و بە گشتر باسی هەرێمی کوردستان و شەقام بکەین لێستادا بارودۆخی خەڵک چۆن ئەبینیت؟ پێت وایە کە ئەو خزمەت و ینەی کە خەڵک کردی شۆڕشە لە ئێستادا نەتوانراوەکو پێویست خەڵک بەرهەمەکەی وەرگێت؟ کورتی وەکو باسم کرد ئێمە لە ئەوڵی ژیانمانەوە کە دروست بووین دایمە هەوڵمان بۆ داوایمە خەڵکێکی ئاشتی خواز بووین حەزمان کردووە بە ئاشتی ئێمە ژۆک و میلەتانی دنیا شوێنێکمان هەبێ وڵاتێکمان هەبێ بۆ ئەوەی تیا بحەسینەوە ئەوە بە سەدان بە هەزاران بە دەیان هەزار قوربانی و شەهیدمان داوە لەو پێناوێ کە تا ئەمەی کە ئێستا ئێمەی تیان کە هاتووەتە بەرهەم بەڵام بەڕاستی بەرهەمەکەمان ناڵم بەزایە ڕۆی لەبەرەوەی ئێستا هیچ نەبێ ئازادین خۆمان حکمی خۆمانەکەین بەڵام بەداخەوە ئەو خزمەتەی کە پێویستەکە خەڵکی کوردستان خزمەتی بکرێ خزمەت نەکراوە ئەمە میلەتێکی زۆر باشمان هەیە باوەڕکە میلەتی ئێمە کەس میلەتی ئێمەی ئەنی ئێستا ئێمە لە پێشتریشە بە بێ مەعاشی نەبووە خەڵک ژیانی خراپ بووە هەر خەڵک قەناعەتی بەوە هەبوو قەناعەتی بە سەرکردەکانی خۆی هەبوو بەڵام بەداخەوە ئێستا کە ئێستا وڵاتەکە گۆڕاوە عێراقیش سەدام حوسێن نەماوە و عێراقێکی بە حساب دیموکراس هاتووەتە کایەوە ئەبینین میلەتەکەمان هێشتا لەژێر ئازارایە مەعاشی نییە بە 2 مانگ بە 3 مانگ ئینجا موچەیەک ئەدرێ بەڕاستی خەڵک لەی هەیە ئەکرا و ئەکرێ هەوڵ بدرێ ئیشی باشتر بۆ میلەتەی خۆمان بکرێ مهم ئەوەیە ئێمە بتوانین میلەتەکەی خۆمان بە جوانی و بە باشی بەخێو بکەین زۆر ژیانی خەڵک ئێستا و پێم وتی بەڕاستی ژیانی خەڵک زۆر خراپە و سەرڕای ئەو خراپیش ئێستا دیسان نەگەڕێمەوە بۆ ئەوەی کە خەڵک ژیانی خراپە وەسی خراپە سەرماوسۆڵەیە ئێستا نەود نییە کارەبا باشە ئێستا بڵین کارەبا باشترە نەود نییە موچە نییە ئەوە ئەبینین خەڵک کە لە ڕۆژئاوا ئەوە قەومی هەموو میلەتەکەی خۆمان بێ جیاوازی بەڕاستی ئێستا کورد هەمووی بێ جیاوازی بۆ بە یەک دەنگ ئێستا بە یەک دەنگ ئینتیمای حیزبی نەماوە ئەمە سەر بە فڵان حیزبە و بەسەر بە فڵان تا چەند گرنگە بەردەوامەوە بین نەک هەر لە کاتە سەختەکانە بەڵکو لە کاتە خۆشەکانیشە پشتی یەک بگرین و بە یەک وڵات سێری کوردستان بکەین
خۆی ئەگەر ڕاست دەوێ ئێمە تەنیا توانین بە یەکگرتوویی ئەوەی هەمانە ئەو مافەی ئەمانەوێ بە یەکگرتوویی ئەتوانین بەدەستی بێنین چونکە ئێمە ئەگەر یەکگرتوو نەبین بەڕاستی دوژمنەکانمان ئیسفادە لەو ناکۆچەی ئێماکەن ئەویە باوشەکە بەما ئەویە باوشەکە بەوە ئەو قسەیە بۆ ئەمەکە ئەو قسەیە بۆەکە بۆ ئەوی ناکۆچیەکانی ئێمە قوڵ بکاتەوە لەو بۆی خۆیان مەرامەکانی خۆیان کاک بەرزان قسەیەگەی ئەڵێگە تۆ خۆشە بە کورد نەزانی ئەوە دوژمن لە بیری ناکە کە تۆ کوردیت یعنی هەر بە کورد تۆ بینێت و چاوەڕی دەرفەتێکە بۆی کە تۆڵەت لێکاتەوە. کاکە من ئەمڕۆ شتێکی بیرم کەوتەوە شتێکم بینی باوکی شەرە باوکی پیاوێکی بەتەمەنە ئەو پیاو بەتەمانانە ئێستا ئەگەر هەر شتێ بێ پێویستەکانە ئەوانە پیاوی سڵح و مەسلاحەت بن بە عشایەکە بێڵێ وە کوردەوارەکەی خۆمان دەواریەکەی خۆمانە ئەو لە شەرع خراپترە بەرامبەر بە میلەتەکەی ئێمە دەتوە تەماشاکە ئەج باش ئەگەر ئێمە یەک نەبین و هەر یەکەمان لە ئاوازێک بخوێنین ئەبێت چیمان بەسەر بێ چی لە وڵاتە بێ و چی لە وڵاتە وێران باشە لەبەرەوە ئەمەی ئێستا ئاکرێ بەڕاستی دڵخۆشکەرە جێگای دڵخۆشیە و من دەستخۆشی ئەەکەم چاویان ماجەکەم پیاوە بە تەمەنانە دەستیان ماچەکەم هەموو بۆ تەمەنەوە چنە سەر جادە و تافە کێشن و پشتیوانی لە میلەتەکەی خۆیانەکەن. کاک بەرزان تیشک ئەخەمەسە بوارێکی دیکەی ژیانی تۆ بەدەر لە کاری سیاسی و کاری پێشمەرگایەتی دەستێکی باشیشت هەیە لە نووسینە ئەم کتێبانی کە ئێستا لێرن ئەمە کۆمەڵە کتێبن کە لەلایەن بەڕێست و نووسراون نوێترین نیشانبریتیە لەم کتێبە کتێبی حاجی برایمی چەرمەگا و ژی لە مەونکراوەکەی شۆڕشی ئەیلول بۆچی ژی لە مەونکراوەکەی شۆڕشی ئەیلول ئەم ناونیشانە؟ وەڵا پێم خۆشە ئەو پرسیارە. بەڵێ من ئەو کتێبە کە بە گرنگم زانێ من بۆ ماوەی 27 ساڵە خەریکی ئەم کتێبە 27 ساڵ بۆ کتێبێک بۆچی ئەمەندە زۆر؟ ئەمەندە زۆر لەبەرەوەی ئەم من هاتووم لەم کتێبە بەڕاستی مێژوو ڕاستەکەمەوە ئەوەی کە ئەم کتێبە بخوێنێتەوە ئەسەن هەز ناکە من کوڕی ئەو پیاوە من نەهاتووم لێرە بەشان و بای حاجی برای ماڵ بم و پیاوێکی وا بۆ ئەو من لێگەڕاوم بۆ خەڵک لێگەڕاوم بۆی خەڵک بتوێت چکە خۆتە زانی ئێمە مێژووی ئێمە بەڕاستی مێژووی نووسراومان زۆر کەم من لەم کتێبە گەڕاومەتەوە بۆ مێژووی زارەکی هاتووم مێژۆکە ڕاستەکەمەوە و ئەو حەقایقانەی کە ڕووی داوە لە سەردەمی ئەم پیاوە کە لە دەوری ئەم پیاوە کە بێتی لە هەڵشتانی شۆڕشی ئەیل و ئەو مەشاکلانەی کە لە کوردستانە هەبووە من هاتووم ئەمە بەدەر لەو نووسینانەی کە هەیە نووسین هەیە بڵێم نییە کە باس کراوە لە دۆکۆمنتیەکانە هەیە ئەوانەشی تایە بەڵام من زیاتر گەڕاوم بۆ ئەوشی ڕاستەقینە لەو کەسانە وەربگرم کە لە حەدەسەکانە ژیاون جا ئەو کەسانە کەسی حیزبی دین ئەنی کەسێنی ئینتیمان بۆ حیزبێکە بێ لە بەرخاتی حیزبەکە بیانەوێ ئاوا قسە بکەن کەسێکی پاک و دڵپاک یەت بە ڕازگۆیی شتەکەت بۆ گەڕێت. کاک بەرزان بابەتەکانی ناوی کە پێویستە هەموو تاکێک بە گەنج و پیرۆ بخوێنێتەوە چی لە خۆگرێ و بابەتانە؟ من بۆچی ئەڵێم ئەم کتێبە بخوێنێتەوە چکە من زۆر جارە بینم بە بێویژدانانە هێرش کراوەتە سەری یا بە بێویژدانانە باز نەکراوە بۆ نمونە ئەگەر تۆ تەماشای ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستان بکەی لە یەک ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستانە نییە باسی دەوری حاجی برایم بکە. کاک بەرزان بۆچی پێت وایە پارتی دیموکراتی کوردستان بە ئەنقەست ئاماژەی بە ناوی حاجی برایمی چەرمەگا نەداوە؟ وڵڵی جا بڵێم چی نازانم یعنی بۆچی ینی غەدرە ینی ئەبوایە باس بکرایە لەو دەورەی کە ئەو بوویەتی من پێم وایە دەستی ئەوەیە کە دوای ئەوەی کە شۆڕشی ئەیل دروستە بێ کە مام جەلالوان دێنە منتیقی شەمین ڕەزان و بارزانی کە دێتە ئەو منتیقەیە و شۆڕش دەست پێەکە ئیتلی و ناکۆچیەکان دروستە بێ ئەو ناکۆچیانەی کە باڵی
مەکتەبی سیاسی و باڵی پارتی بڵین لە دوایە بوو بە باڵی جەلالی و مەلایی دروستە بێ ئیتر ئەو بەڕاستی تڕ وشکی پێیەکەوە سووتان ئیتر ئەوانە لەو ئەدەبیاتانە یەنە دەرەوە باسی ئەوانە ناکرێ من حەزەکەم کەەوەی قسەی هەیە لەسەر ئەم پیاوە من حەزەکەم چێ کتێبەکە بخوێنێت من نمونەیەکت دەمێ لەسەرەوە پیاوێک شتێکی نووسی بوو بەڕاستی زۆر دڵگران بوو من پەیوەندیم پێوە کرد نەشمە ناسی وتم تۆ ئێمە ناسیت وتی لە دوورەوە وتم بۆچی ئەوەشت نووسیوە دەست خۆش بێ زۆر یاتیادیە بەڵام تۆ ئەو کتێبەت بینیوە وتینەوەڵاو ئەنوانێکم بەرێ من کتێبەکەت بوانێت عنوانی شتێک کتێبەکەم بە دیاری بۆنە دوای تەلەفۆنی بۆ کردومتی من داوای لێ بڕنە لێکم من نابوایە ئەوم بنووسایە لەبەرەوە ئەگە خەڵکی قساکە هەر شتێگەڕێ لەسەر ئەو پیاوە من حەزەکەم بێت لە پێش ئەو کتێبە بخێنەوە اینجا چ قەرارێک گابێ من ئەو کتێبەشم کە نووسی لە پێشەچێکە وتومە هەر کەسێک هەر ڕخنەیەکی هەر پێشنیارێکی هەر گلەیەکی هەر هەڵەیەکی تیا من بە ڕۆحێکی برانەوە وەریەگرم بڵێ ئەوەت هەڵێ بە تا ئێستا خۆشبەختانە شتێ بەرەوڕوم نەبوو تۆ چکێکی ئەمە دوولانە نووسراوەەوە نییە بە شخصی نووسرابێ من هاتووم بێ لایەنە میشەم کردەوە ئەوەی لەلانی چ پارتیەوە بێ باش بوو بێ وتومە لە خراپ بوو بێ وتومە لە لای باڵی مەکتەبی سیاسی و بێ باش بوو بێ وتومە خراپ بێ وتومە بەڵام ئیتر ئەو پیاوە و هەم بنەماڵەکەمان بەڕاستی ئێمە بووینە قوربانی ئێمە کەوتینە بینی دوو بەردە ئاشەوە کە پێڵەن باڵی مەکتەبی سیاسی و باڵی پارتی ئێمە لەو بینە هاڕیانی بەڕاستی غەدریان لێکردی کاک بەرزان پێم بڵێ لە کاتی ئامادەکردن و نووسینی ئەم کتێبەیە کتێبی حاجی برایمی چەرمەگا چی یادەوەریەک وە چ ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو لەسەر تۆ کە بتەوێ خەڵک بزانێ چییە؟ ڕووداوی زۆری تایە بە حکمی ئەوەی من تەمەنی من ئەو وەختە ئەو تەمەنە نەبووە کە من لەوە بژیم کە من مقابلەی خەڵکەکانم کردووە چاوپێکەوتنی خەڵکەکانم کردووە یا گەڕاوم بۆ ئەو سەرچاوانەی کە دەستم کەوتووە بەرهەستی هەمووی گرنگ بۆ بەلامەوە تەسەور کە حاج برایم لە سەردەمی دەسەڵاتی خۆیان بیری لەوە کردووەتەوە کە ئێمە پێویستیمان بە خەڵکە حاجمیان پیاچی نەخوێنەوار بوو وەکو خۆی نەخوێنەوار بوو خوێنەواریشی زۆر کەمی هەبوو تەسەور کە بیری لەوە کردوێتەوە کە کۆمەڵی خەڵک و گەنجمان هەیە بچێ بەشداری کولیاتی عسکەری بکە لەو سەردەما یەکێ لەوانە تەمەندرێر بێتە ئێستا ماوە کاکە حەمەی عەزەبابی ئێستا خانەنشینە بە فەریق ئەو بۆی جەڕامەوە وتی ئێمە 15 کەس بووین حەزمان لێ بوو بچینە کولیە عسکەری لەوێ خوێنین دیچوین ئەو پیاوە هەر لەگەڵمانە 15 ڕۆژ لە بەغا مایەوە لەگەڵمانە و محاولەی دنیای کرد بۆ ئێمە بۆ ئەوی ئێمە داخلی کولی عسکەری ئامانجی شیەوە بووە کە گەنجمان هەبێت گەنجمان هەبێ و ئەڵێ ئێمە پێویستەکە گەنجمان هەبێت لە ناو جێشی عراقیە لە هەر مؤسساتێکە هەبێ بە ئەمانە هەبن ئێمە گرنگە ئەو بۆ من زۆر سەنەد ڕاکێش یعنی بۆ نمونە کابرایەک بۆم ئەجێڕێتەوە ئەڵێ ئێمە تا منتیقەکەمان لەژێر منتیقەیەکی مەترسیدارە تا حاج برایم کە ئەو وەزعی بەسەری هات چونکە باوکم وەکو عەرزم کردی باوکم لەسەر مەسائیلی باڵی مەکتەبی سیاسی و باڵی پارتی ئەمانە هەموو بە دووسێ باڵ بە دوو باڵ جاییتر ئەوەی بەم لاکەوت ئەوەی بەو لاکەت باوکم لە بیدایەت پیاوێک بوو بێلایانی هەڵبژارد و هەم ویستی هەم مامجەلال و برادەرەکانی تیانە چن و هەمیش بارزانی بە قسەی دەور و پشتەکەی نەکا بە هەڵانە چ بەڵام بەداخەوە وا دەرنەچوو باوکمەوە بوو پەیوەندی کرد لەگە حکومەتی عێراقی ڕێکەوت بێت منتیقەی سنووری دەسەڵاتی خۆی پارێزێت تەسەور کە پێم ئەڵێ ئێمە لە ژیانمان لە خەتەرا بوو نان نەبوو ئاو نەبوو وەزعمان زۆر خراپ بوو کە حاج برایم پەیوەندی کرد منتیقەکە حەوایەوە نەکوژراین نەدێمان سووتان نەماڵمان تاڵان کرا فەریحی هاو بە وڵاتەکە حکومەت هات منتیقەی هەموو بازیان تاڵان کابردی
حەزبیای مەچێ پێشی پێگرێڵە من کە هاتووم لەگەڵ حکوومەتی عێراقی بکۆم بۆ ئەوی بتوانم خەڵکەکەی خۆم بپارێزم. کاک بەرزان لەم کتێبەیە ئاماژە بە ناوی کوڕێکی گەنج کراوە کە بڵێن ئامۆزای بەڕێستەکات شەهید عوسمان عوزێری هەم شاعیرە هەم کەسایەتێکی دیاری ڕۆشنبیری و کاتەی کوردیش بووە. باسێکم گەنجە هەڵکەوتووەمان بۆ بکە وردەکارێکمان بۆ باسکە چۆن دەستی کرد بە شۆڕش و ڕۆڵی چی بووە لە نێو خەباتی کوردایەتیدا. عوسمان عوزێری پیاوێکی خوێنەوار بوو و پیاوێکی گەنج بوو، شاعیر بوو، نووسەر بوو، ڕۆژنامەنووس بوو و لە بیدایەتی هەڵگیرانی شۆڕشی ئەیلول لەگەڵ مامیا بۆ لە دەربەنی بازیان بەشداری شۆڕشەکەی کردووە، برینار بۆ لەوێ بە بریناری گیراوە، دوایی ئازاد کراوە، دوایی لە ڕادیۆی بڵێن شۆڕش لەوێ کاری کردووە. لە مقابلەیەکا بینیم و بشارەتیشم هەر پێداوە لە کتێبەکە بەداخەوە ناوی ئەو پیاوەم بیر نییە، ئەڵێ یەکەم هاوارکانی کە خەبەر کە خوێنرایەوە بۆ چالاکیەکانی پێشمەرگە لە ئیزگەی ئەوسایی ئێزگەی شاخ بەڵێ لە ئێزگەی شاخ یەکەم کەس عوسمان عوزێری بەدەنگی عوسمان عوزێری عوسمان عوزێری پیاوێکی ڕۆشنبیر بوو، یعنی هەم لە بواری ڕۆژنامەوانی شابوونم لە بنەماڵەکەی بەڕێستان دەستێکی باڵایان هەبوو لە بواری ڕۆژنامەنووسیە لە ئەگە سیرکی ئەم کتێبە ئەمە شۆڕشی دیاربەکرە ئەمە خۆی باسیەکە ئەڵێ من کاتێک لە بەغا بووم لە بەغا بەرنامەی هەبوو پێش هەڵگیران بەرنامەی خەباتی کوردان لەوێ ئەڵێ من ئامادەم کرد لە لیژنەی ناوچەی بەغا کۆڕێکی گەورە بوو لەوێ خوێندمەوە لەسەر شۆڕشی دیاربەکر، دوای هاوڕێکانم پیان وتمەوە بوو کردم بەنامی کێک و لەسەر ئەرچی حاجی برای من شەرمەکانی باوکم بۆ چاپ کردووە بدایەت ئەمە نا ئەسڵی کتێبەکە ئەمەی کردووە، ئەمە دیوانەکەیەتی کە من گۆزاری کوردستان بۆ کڵپەی دەروون بووە و چەند شعریتی بڵاو نەکراوی بووە. لەم ئەخیرا من هەموویم کۆ کردەوە ئەوە ساڵی 2000 ینی چاپی یەکەم کرد لەسەر ئەرچی وا لێ خۆش بوو مام جەلال بۆی چاپکردین، دوجار لە چاپمان کردەوە کاک ڕەوف کەریم خوافی کە خزمی خۆمان بووەوە چاپی کرد. کاک بەرزان پێم بڵێم ژمارەیەکی بەرچاو لە کتێبت هەیە بێجگە لەم کتێبێک کە باسمان کرد چ کتێبێکی دیکە لای تۆ تایبەت و بتەوێت باسی بکەیت و پەیامەکە بگەێنیت؟ من وەکو خۆم ئێستا ئەمە سێ کتێبی خۆم هەیە، ئەمە بە چاپم حەزرە بۆ چاپ، چەند دانەیەکم لێ چاپ کرد بوو کەم بوو، ئێستا ئەم دەستکاریم کردووە. ئەم کتێبیان بەلامە زۆر گرنگە، ئەمە کورد و تورک باسێکی مێژوویە لە عوسمانیەکانەوە هێناومە، ئەوەی کە بیخوێنێتەوە بە کورتی مختصر ئەو شۆڕشانەی کوردی تورکیا لە خۆگرێ و کتێبێکی ترم هەیە بە ناو بیری سیاسی و کتێبێکی تریشم هەیە بە ناوی سۆسیالیزم یان سۆسیال دیموکرات، ئەمەش دوو بە ئەمە 5 بەرهەم، بەرهەمێکی تریشم هێشتا تەواو نەبووە، بەرهەمێکی شعریە ئەوە خۆشم وەکو خۆم ئێستا سەرنووسەری گۆباری ڕێبەری پێشمەرگەم سەرنووسەری و گۆبارەم لە مەڵبەندی ڕەخستی پێشمەرگە کە ئێستا دەستگای ڕووناکبیریە لەوێ سەرنووسەری ئەو گۆبارەم تا ئێستا 25 ژمارەمان لێ چاپ کردووە. زۆر زۆر سپاس بۆ کاک بەرزانی حاجی برایمی شەرمەگا و بۆ وتەکانی. ئازیزان بەم جۆرەش هاتینە کۆتایی هاتنی بەرنامەی ئەم جارەشمان هەمیشە شاد و بەختەوەر و سەرفراز بن. زۆر سپاس. دووبارە بەخێر بێن. زۆر سپاس کاک بەرزان.